لە ژێر زەبر و زەنگی گرتنە کە چوار برادەری دڵسۆزی دەستەی دامەزرێنێری ئەم کۆمەڵەیەمان گیران هەتا ئەم ساتە وەختی من لە خزمەت جەنابتانە قساکەم بەر نەبوون جێگەی داخە داوایشی مافێکی زۆر ڕەوا و بەجێمانە کرد نامانەوێ نرخمان بۆ زیاکرێ نامانەوێ خێرمان زۆر بێ لەبەرەوەی تەنها کەسێک کە معامەلاتی هاوڵاتی سلێمانی ئەزانێ ئێمەین لەبەرەوەی ماگانە کە کاتێ پارە کۆکەینەوە ئێمە خۆمان ئەگرین بۆ کەسانی کە پارەیان پێ نییە بەڵێ تاواشتی وابوونایەتەوە لە سلێمانی 540 خاوەن مۆلیدا سەرجەمیان ئێستا ئیشەکەن نەخێ لە 2014 1 لیتر گاز لە بۆ سامانە سروشتەکان وەرمانەکە بەڵێ زۆر کەمە مەساریفی دوای مەساریف نییە 3 دینارە نەک 5 دینار ئەگەر 5 دینار بووایە ئێمە قەنەعەتمانەکرد بەڵێ بەو شێوازە نییە کە بەڕێز دکتۆر ئاڤاڵ ئەو لێدوانەیە وان نییە بەو شێوازە نییە با سەیری راپۆرتەکان بکە تا ئێستا سەیری راپۆرتی ئێمەی نەکردووە ئەو شیکاری ئێمەی نەکردووە کە چەند ئەندازیارێکی بەڕێز لە کۆمەڵەکە و کردویانە ئەو بەماگرتنە ئەو فشارەی کە لەسەرمانە و ئاوایی بەردەوام بێ من لێستاوە هاوڵاتی سلێمانیا ئاگادارەکەمەوە ئەو کارەبایی کە پار حکومەت پۆزی پێوە لێەیە کە ئەویت کارەبام 24 ساعت کارەبابم باوەڕکە ئەگەر ئەو فشارە ئەوەنە زۆر بەرسەر ئێمە ئەم هاوینە ئێمە 4 ساعتمان بۆ نایدێ با خۆی 20 ساعتەکەی تر بێ